ئەگەر نەخشەیەکی کوردستانی گەورەت لە وڵاتان پێ بگیرێت چیت بەسەر دێت؟ نەخشە و هێڵەکانی سەر پەڕە جوگرافیەکان تەنیا بۆ ئەوە نین منداڵەکانمان لە قوتابخانەدا لەبەریان بکەن، بەڵکو تەواوی جوگرافی ناسەکان لەسەر ئەوە کۆکن کە شارەزاییمان لەسەر نەخشە و جوگرافیای وڵاتەکەمان دەتوانێت بگۆڕێت بە هوشیاریەکی سیاسی و وا لە هاوڵاتیەکانی ئەو خاکە بکات لەسەر ماف و مێژوو داهاتووی خۆیان بڕیار بدەن. ئەمڕۆ هەمووان دەبینین کە کوردستان لە عێراقدا لکاوە بە نەخشەی عێراقەوە، لە تورکیا بە نەخشەی تورکیاوە، لە ئێران و سووریاشدا بە هەمان شێوە. ئەم ڕاستیە پێمان دەڵێت کە زانستی جوگرافیا زانستێکی سربەخۆ نییە، بەڵکو مێژوو سیاست بە جۆرێک بڕیاردەری ئەو بوارن. لەم ڕووەوە گرنگە ئاور بۆ نەخشەی خۆمان لە مێژووی جوگرافیادا بدەینەوە. هەرچەندە بەنووسین و یاداشتی مێژووی خاکی کوردستان بە چەندین جۆر باس کراوە، بەڵام وەک وێنە و نەخشە لە ناو جوگرافی ناسە موسڵمانە عەرەبەکاندا دوو نەخشەی هەیە، ئەوانیش ئیبن حقول و محەممەد غشقەڕین. ئەوەی یەکەمیان نەخشەی ئبن حقولە بە ناوی خاریتەتە لإقلیمت جبال لە کتێبی سوورەت الڕەز لە ساڵی 1997دا کێشراوە کە دەبێتە یەکەمین نەخشەی جوگرافی لە مێژوودا کە ناوی کوردی لە شێوەی ئەکراددا تێدا هاتووە. دووەمینیان محەممەد غەشقەڕی کە جوگرافیناسێکی موسڵمان بووە لە ناوەڕاستی سەدەی 11هەمدا لە ناوچەی کاشغەڕدا ژیاوە. لە ساڵی 1976 زاینی نەخشەیەکی سیاسی و جوگرافی لەسەر وڵاتانی ئاسیا کێشاوە. کتێبەکەی ناوی دیوانە لەغاتت تورکە. لەم نەخشەیەدا کوردستان بە خاکی کوردەکان ناوی براوە. لە هەردوو نەخشەکەدا وشەی کوردستان بەکار نەهاتووە. ئەماش دەرخەری ئەوەیە کە تا ئەو سەردەما ناوی کوردستان نەبووەتە زاراوەیەکی سیاسی و مێژوویی. لەلایەن کورد خۆشیەوە بۆ یەکەم جار ژەنەراڵ شەریف پاشا لە ساڵی 1990دا نەخشەیەکی کوردستانی گەورەی دروست کردووە و لە نامیلکەیەکدا بە ناونیشانی داخوازینامەکانی گەلی کورددا چاپ و بڵاوی کردوێتەوە. پاش یەک سەدە لە کێشانی ئەم نەخشەیە ئێستاش نەخشەی کوردستانی گەورە وەک گەڕەشەیەک بۆ وڵاتانی داگیرکرد دێتە ئەژمار. لەم بارەیەوە دکتۆر فەرهاد پیرباڵ دەگێڕێتەوە و دەڵێت ساڵی 1994 کاتێک دکتۆرام لە زانکۆی سۆربۆرنی پاریس تەواو کرد، نەخشەیەکی کوردستانی گەورەم خستە ناو جانتاکەم و کەوتمە ڕێ بەرەو کوردستان. لە فڕۆکەخانەی ئیستەنبوڵ پۆلیسە تورکەکان کەوتنە پشکنینی جانتاکەم. کاتێک نەخشەکەیان دۆزیەوە یەکسەر منیاندایە بەرشەق و زلە. 3 ڕۆژ و 3 شەو ئەشکەنجەیان دام و باش سوکایەتیەکی زۆر بە نەهامەتیەوە بەریان دام.